ای وقت دانو خیر. سلام دارم و خدمت ایوا بیناری عزیز برنامه هنر. جور همیشه هفته تر هاتو روز جمعه و ایواره جمعه و هاتیم خدمت دان که یه باشتر لی برنامه ل پیشکش ایوای عزیز بکیم. همیشه حول من یه بیا که رضایت ایوا و دست باریم و امیدوارم وی آوات و آرزو خمانه برسیم. تلاش و چالاکی میش لسری است که بتوانیم او باوتیل و او موضوعیل روزه که هست و لدورون من رویده بخیم ورباسو لگرد ایوا و لگرد میوان عزیز من بخیم برباسو لسری لحد 30 دقیقه قصو باسی بکیم و یهش بوده بیانوی گو بیان که وگرد یک و 30 دقیقه بنشیم قصو باس بکیم. ای هفتهش جوره همیشه سو تیم خدمت دان و تیم مالی دان و سرتای برنامه وگرد نوبری و دوای و لگرد میوان برنامه تیم خدمت دان. بیناری عزیز لهر شونه لکردستان که هی نوجین خوشحالم که تونستم یه جاره ترک و لری برنامه برسم خدمت دان و بایم مالی دان لری ای برنامه. لیرش ارا سرتای برنامه من اگر آگادار بین لنوعی هفته یعنی 12 آگوست سالروز جهانی لاوان یا جوانان و لزورم ولایت دنیا رو رسم رای روزه گرن و حالیان یسه که لی روزه و شیوه ترو و شوازی ترک جوانو کیشیل جوانیلو استعدادیل جوانیل بخنه ور باس و قصه سری بکنو در فتیل و فرصتیل فراتری گرا جوان درست بکن که بتونن او جوانیل لهر ولاتی بتونن خدمت و ولات خویان و اجتماع خویان بکن. ارای بونیش ایما ای هفته های خدمت میوانگ کاک امین قادری سکرتیر کومالی لاوان روزهالات. کاک امین خوشتی را برنامه هنر. سپاس دەکەم منیش ڕێز و سڵاومەیە بۆ بینەرانی بەڕێز و زۆر خۆشحاڵم کە بەشداری بەرنامەکەتان دەکەم ئەلبەتە ئەو بڵێم کە ئێمە لە کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات هەست کردێرمان نیە بەرپرسی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات لە خزمەت چه خاستر ویشی و ایما وەرپرس زانیم و پێویستە و لازمە کە لە وەرە ئەو کاری لەکە کردینە وەرپرس بن و جواب بین لە خزمەت ولی وەرجەیە کە بچینە سەر ئەو باسیلە دووسترین کەمی لەسەر خۆدان قسە بکەین. برای کسی ناس ندارم ولی برای کسی لیش هست که کمتر شناخت سری و دیرن توی موجود دست بپی بکیم. روال برنامه ما شیوه یسه که مروجش کراس زرد کردن صورم که لو حالت افسردگی بایم دارم من خوام اعتقاد نیست که مثلا معمولا رنگ توسی یا سیاکی مور حالت یک تقریبا خمباری گری ولی کمی زرد شاطره پس مجبور دارن که فراتر بیشتر رمان که ایمش خوشحال بینم. یا رنگ زرد لیره. رنگ هنریش معمولا نیمه پرسیار آراستی میوانگان من که مولی امروز چون میوان ایوین و چون باس لاوانیشه کمیش پیوندی بین خوامان دوست داشتم مثل رنگ سوز و اگر باید یاددان گیای سوزه یعنی سوزی خواردن چشتی آرامه بشین والله سوزی شتێکە کە لە زۆربەی لای ئێمە لە ئێران لە زۆربەی شارەکانە کوسەڵزی خواردن لە زۆربەی سفرەکانە هەیە و شتیاقێکی خاسەیە بۆ ئەوەی کە لە خەڵکی ئێرەیش کە ئێمە ئیسە لە باشوورە ژین لەگەڵ غەزاکانە سەرویەکەنەوەوانە و لێرەش سەوزەی کەلاریش بەناویەیە ئەوەی کە هەیە خب نوعێک شادی و نوعێک جوانی ئەدا بە سفرەکان و نوعێک تەبیعەتێکی بۆ
خەڵکی عێراق و خەڵکی کورد کە خۆیان شوێنێکی تەبیعەت و شوێنی ژیانەکەیان سەوزەڵانی ئەوانەسە جێگەی ڕێز و حورمەتە بۆیان بە لەسەر سفرەکانیان شا هەیە. یعنی هەی دووستترین و بۆی شێوەکەمی شاراوە بووت. وەڵا ئیتر ئەوەسە چون سەرەتای ئاشنایەکەی من و تۆ بە سازی کەلارە دەست پێ کردبوو با فرە نەچینە ناوە باسەوە لە خزمەت. دەست خۆش بوو. بەس کوردستان وەگەش ڕەنگەی لیگە و جوانە، ڕەنگە قەرمەز بووت، سەوز بووت، زارد بووت، کەو بووت، یانە گشتی کامل کننده کوردستانە. بووت یەی بەشی لاوەین گشتیمش کوردستانی هەست؟ نابێت ئەوەی کە کورد بەردەوام لە دەوران مێژووی خۆیشە تا ئێستا هەموو لە هەر چوار پارچەکە هیچ کاتێک خوازیاری ئەوە نەبووە کە لایەنێک تەنانەت ئەوانەیش کە نەیارەکانی حەزف بکرێت، هیچ کاتێک هێرشی نەکردەوە سەریان، هیچ کاتێک خوازیاری ئەوە نەبووە کە لایەنێک ڕەنگێک شتێک حەزف بکرێت. بۆیە بەڵێ بە هەموو ڕەنگەکانەوە بە تەنەوعێکی جوانەوە کوردستان جوانە و هەموو ڕەنگەکان ئەوێ بێت. ئەمینە قادری لە خۆی دوێنێت کە جوانە جاروبار مەسەڵەن تەمەن دیاریکردن چون لە ئی تەمەنە یا لە ئی سنە تا ئەو سنە سن و تەمەنە جوانە هێمرە لە خۆ دیە دوێنێت کە جوان بیت. بە پێی تاریفێک کە زۆربەی وڵاتان و زۆربەی ڕێکخراوەکان تاریفێکی نێونەتەوەی کە هەیە لە تەمەنی 15 بۆ 35 ساڵ بازێک کە جێژن 30 بەڵام زۆربەی وڵاتانیش 35 ساڵ لە نەزەراگرن. ئەگەر بە پێوە تاریفە بێ بەڵێ منیش لاوم و ئەو تاریفە شامل منیشە بێت و خۆیشم بە پێی ئەو هەڵس و کۆتانە و مەسئولیەتانە کە هەسم ئەتوانم بڵێم لاوم بەڵێ بخۆن. سازمانە نەتەوە یەکگردێغان چه بەرنامەی وە چه پلانی داشتن ئاڕاییەکە یە ڕۆژی دیاریکردن ئاڕا جوانەی سەرەتا لە ساڵی 1998 بۆ 12 ئاگۆستی 1998 لەسەر داواکاریە کە ئەو کۆبوونەوەی کرا لە لیسبۆن داواکاریەک ئاراستەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کرا کە ڕۆژی 12 ئاگۆست وەکو ڕۆژی جیهانی لاوان دیاری بکرێت و لە ساڵی 17 دیسەمبری 1999 ئەو بڕیارنامە پەسەند کرا کە ڕۆژی جیهانی لاوان دیاری بکرێت و ساڵی 2001 ساڵێ و یەکەم جار بوو کە ڕۆژی جیهانی لاوان گیرا. ئەو پێشنیارە لەلایەن وەزیرانی کاروباری لاوانی زۆربەی وڵاتانی دنیا کرا کە هەرچەند لە زۆربەی وڵاتانە بازێ وڵاتی شەیە کە بەجیا ئەیگرن بازێکیان هەست کە 21 ئاگۆستە بازێکیان هەست کە 12 ئاگۆستە و ئەو پێشنیارە لەو کۆبوونەوە کرا بە دروشمێ کە بۆ دروستکردنی دنیایەکی باشتر بۆ لاوان بەدەستی لاوان بۆ مشارکەتی بۆ بەشداریکردنی ڕاکێشانی زۆرتری بەشداریکردنی لاوان لە کاروباری تایبەت بە خۆیان وڵاتەکەیان. ئیمە نیمەی کۆمەلگا و جامعە لە هەر شوێنێ لە دنیا وە مەسەڵەن گەردە یەی زەڕە خوارەبان وە لە نیمەی کۆمەلگاشی ژنە و خاتریێشی یە ڕۆژ دیاریکردنا ڕژنێت یا مەسەڵەن احتمام تایبەتی وە ڕۆژەدەن وەشن ژنێت باید فرەتر لە یەکە ئەلان هەست چون فرە نەخریانەسە وەرچۆ وەلی ئەلان باید فرەتر وەیە هەوڵ بێم کە مشارەکەت داشتون لە چالاکیە لە سیاسی ئەدەبی هۆنەری فەرهەنگی وە گشتشتی یا مەسەڵەن ڕۆژە مناڵ ڕۆژی دیاریکەن شون باید مناڵێن ئەو تەنۆتیژیە کە لە حەقە مناڵ بوود کەمترەوە بود و سعی بکەین نەمینێت لە سەتە دنیا. فکرکەی جوان باید چه ڕۆڵی بوێنێ لەی ڕۆژەکە دیاریکردن ئاڕێ باید چه بگۆڕنێ تاالان چە نەکردێت کە باید لێ دوا بکەێت. لاوان ئەوەی کە لە دروشمەکەیشە کە هاتبوو لە دروشمی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە ئەوەیە کە زۆرتر مشارکت بکەن لە کاروباری تایبەت بە خۆیان و کاروباری کۆمەلگادا و ئەوەی کە تا ئێستا بە تایبەتی بگەڕێنەوە سەر کۆمەلگای ئێران بە گشتی و کۆمەلگای کوردەواری بە تایبەتی زۆرتر ئەبێت ڕێکخراوتر بن یەکگرتووتر بن کە بتوانن بۆ مافەکانیان بۆ داخوازیەکانیان هاودەنگ بن
کە بتوان ئەوانە دەستەبەر بکەن ئەوە ئەو کێشانەی کە هەیە ناو کۆمەڵگەها ئەبێت لاوان یەکگرتووتر بن کە بتوان زاڵ بن بەسەریانەوە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە ئەویش وتم هەمویان ئەبێت بە قبولکردنی ئەو تەنەوعانە کە هەیە لە ناو ئەو کۆمەڵگا و قبولکردنی یەکتر وە بە هاوکاری یەکتر بتوانن زاڵ بن بەسەر ئەو کێشانە. ئێوە جۆرە کۆمەڵی لاوانە ڕۆژهەڵاتەڕە ناوبڕێک وەگەردە بەرنامەکە دەست وە پێ بکەین ئەو ڕاگەیاندنی داناڕە ئەمساڵی وە جۆرە کۆمەڵی لاوان ڕۆژهەڵات ئەگەر موافق بیت کە حتممەنی وەش باید بەتوانین مە بتوانین ئەوە وەگەردێکە و گوشتگیریم و دوایەوە دەریژەوە باسی لەمان پێ. خب بینەرێ عزیزمان لەلایەن کاک ئەمینە قادری جۆرە وەرپرس کۆمەڵی لاوان و ڕۆژهەڵات و باقی ڕەفیقیلەن کە هانە ئی مەجموعە دەرن کارکەن و چالاکیکەن ئەو ڕاگەیانە کە وەبوونەی ئەمساڵە و کە ڕۆژە لاوانە لە ئەمڕوو ینی لەی هەفتە لە چەند ڕۆژە و وەرجەیسە ڕاگەیاننی کردانە وەگەردێک و گوشتکردیم و دوایەوە دەریژەوە باسەکەمان دەیم وەگەردە کاک ئەمینە قادری. لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا ڕۆژێک دیاری کراوەکە لاوانی هەموو جیهان بەبێ جیاوازی و بەبێ لە بەرچاوگرتنی ئاین و نەتەوە بتوانن لە ڕۆژێکدا شادی و خۆشی خۆیان دەرببرن و ویست و داخوازیەکانیان بۆ بەدیهاتنی ژیانێکی باشتر بگەێنە گوێی دەسەڵاتدارانی وڵاتەکانیان. بەڵام بەشی لاوانی کورد لەم ڕۆژەدا تەنیا کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان بووە وەک بێکاری، ئیعتیاد، نەبوونی ئازادیە سەرەتاییەکان و هتت کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە سەپاوە بەسەر لاوانی ئێران بەگشتی و لاوانی کوردستان بە تایبەتی. لە دروشمی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکاندا بە بۆنەی ڕۆژی جیهانی لاوانەوە داوا لە هەموو سەرکردە سیاسیەکانی وڵاتانی دنیا کراوە هەوڵ بدەن بۆ یارمەتی لاوان دنیایەکی باشتر بۆ ئەوان دروست بکەن. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەهۆی تند ئاژۆبوونی دەسەڵات و نەبوونی پلانی ئیدارەکردنی وڵات زەختی زۆر هەیە بۆ لاوان بۆ چوونە نێو زانکۆ و دەستەبەرکردنی کار و پیشە بۆ بژیوی ژیان و ئەمانە ژوای کردووەکە ئاستی باوەڕ بەخۆبوون لە لاواندا زۆر دابەزێ و ببێتە هۆی کێشەی دەرونی لە لاواندا. هیوادارین لە ساڵی داهاتوودا لاوان بتوانن بەهێزێکی پتە و یەکگرتووانە و یەکدەنگ بۆ دەستەبەرکردنی مافەکانیان هەوڵ و تێکۆشانێکی زۆرتر بخەنەگەڕ. ئێمە وەک کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات هەرچۆن تا ئێستا دەنگی لاوانی خەباتکار و تێکۆشەری گەلەکەمان بووین لەمە بەدواوە هەر وەک جاران پاڵپشتی ئێوەین و لە هیچ هەوڵێک بۆ گەیاندنی خواستەکانیان بە کۆر و کۆمەڵ و میدیاکانی جیهان درێغی ناکەین. لەسەر ئاستی لاوانی ڕۆژهەڵات و چوارپارچەی کوردستانیش هەر وەک هەوڵەکانمان بۆ بەستنی یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات و یەکگرتنی هەموو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات لە ژێرناوی لیژنەی هاواهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات و کۆنفرانسە ساڵانەکانی لاوانی چوارپارچە کە دەور و نەخشی کۆمەڵەی لاوانی تێدا دیارە بێوچان هەوڵ دەدەین بۆ یەکگرتووی زیاتر و هاودەنگی لاوانی چوارپارچە. لەم بابەتەشدا ئامادەی هاوکاری و کاری هاوبەشین لەگەڵ هەموو تێکۆشەرانی ئازادی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. بژی کورد و کوردستان سەرکەوێت بزوتنەوەی یەکسانی خوازی لاوانی خەباتکاری کوردستان کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات 11/8/2014 زاینی. بینەری لە عزیزە بەرنامەی هەنار ئەوانەی دەن کە ئەلان هەوڕێی بەرنامەینە ئەمڕوو هایمەگەردە کاک ئەمینە قادری وارپرسە کۆمەڵەی لاوانە ڕۆژهەڵات و بەڕێ پرسیارەی ئاراسیان کردیم و ئەلانیش دریژەوە باسێگەمەندیم. کاک ئەمین هەوجورە کە ڕاگەیاندنەکە خوانیم نوێوارە بینەری لە عزیزەمان لێرە شاید پرسیار دروست بوو کە کۆمەڵەی لاوانە ڕۆژهەڵات کەی دامەزریاس و چجوو دامەزریاس و لەسەر چ بنەمایەک بووە ئەگە یەکم لەسەری باسپیاڕەمان دەست بەش کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات هەن کۆمەڵێک لاوی شۆڕژگێر بە هەست بە بەرپرسایەتی بۆ یەکگرتووی و متحدکردنی هاودەستکردنی لاوانی ڕۆژهەڵات و گەیاندنی دەنگی لاوانی ڕۆژهەڵات بە کۆمەلگای نێودەوڵەتی دروستکرا. ئەو لاوە شۆڕژگێرانە دەستیان یانە دوای چەندین کۆبوونەوە چەندین وەرگرتنی ڕاو بۆچوونی لاوان لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات ڕێکخراوەیەکیان دروست کرد بە ناو کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات و دوای چەند ساڵێک کە فعالیەتێکی
هینیان بوو فعالێتێکی ڕێکخراوەی وە بۆ ئەوەی کە سەرنجەکان و تێبینیەکان کۆبکەنەوە لە حەڤەی 4 2013 کە 28 خاکلیەوە 1392 هەتاویەکات یەکەم کنگرەی خۆی بەست لەوێ دەستەی بەڕێوەبەری دیاری کرا کە 11 کەس بوون 9 نەفەر ئەسڵی و 2 نەفەریش عەلەل بەدەڵ و لەوێ ئیتر بە سوێتی ڕەسمی دەستی کرد بە کارەکانی کە پێشتریش ئەلبەتە بەشداری چەندین کنفرانس و کۆڕ و کۆبوونەوەی تایبەتیان کرد کە و هاوڕێیانەی پێش ئێمە زەحمەتیان کێشاوە لەوێ توانیان کە سەرنج و تێبینیەکی زۆری لاوانی هەر 4 پارچە بەلایەن کۆمەڵی لاوان بەلایەن ڕێکخراوەکە ڕابکێشن وە چالاکیەکی زۆریان بوو و لەویەوە دروست بوو لە بە هەست بە پرسایەتیەک بۆ ئەوەی کە لاوان بە حقوقی وڵێ بە مافە سەرەتایەکانی خۆیان ئاشنا بن بۆ ئەوەی کە بتوانن ڕێکخراوتر هەنگاو هەڵبگرن بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانی ئەو شیوازەکەی وە هەڵبژاردینە ئەڕا یەکت دەنگە لاو یا گەنج بڕە یا جەوان بڕەسنین و گوشە ئەوانەی کە وەرپرسن لە وەرەوەرە جوانیل چه لە سەتە کوردستانی بوو لە سەتە ئیران بود یا لە سەتە بینوملەلی ئەو شیوازە کاری لەدانە چوونە مەسەڵەن چی توان دەنگە بڕەسنین ئێمە پێشتر کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات هەروە کەوتم چەندین سمینار و چەندین کنفرانس بەشداری کردهبوو و لە کنفرانسی یەکەمی لاوانی 4 پارچە کنفرانسی دووەمی لاوانی 4 پارچە بەشداری کردەوە کنفرانسی سێمی لاوانی 4 پارچە ئەمانە هەموویان دەنگی لاوانی ڕۆژهەڵات کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات کە لەوێ بەشداریان کردبوو دانکانی ویست و داخوازیەکانی لاوانی ڕۆژهەڵاتی گەیان بە گوێی لاوانی پارچەکانی تر بە گوێی بەرپرسانی ئەو حزبەکان و لایەنەکان کە تا حدێکی زۆر بەرپرسن لە لاوانی لە قباڵی لاوانی ڕۆژهەڵاتە دواتر لە ئەوەی کە توانیوانە لە کۆڕ و کۆبوونەوە و بەشداریکردن و گەیاندنی دەنگەکانی لاوان بە ڕێکخراوەکانی تر کۆبوونەوە لەگەڵ ڕێکخراوە نێونەتەوەیەکانە کارێکی تر کە لە ماوەیەکی چەند مانگی لەمەوە پێش کە بەڕێوەمان برد هاودەنگکردنی گشت لاوانی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بوو پێشتر ڕێکخراوەیەک بوو بە ناوە فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران کە حەودان ڕێکخراوە لەوێ بەشدار بوون دواتر ڕێکخراوەیەکی نەتەوەیی لاوانی کورد بوون کە چەندین ڕێکخراوە سەر بە لاوانی ڕۆژهەڵات لەوێ بەشدار بوون ئێمە هاتین لە کنفرانسی یەکەمی لاوانی ڕۆژهەڵاتدا ئەم دوو ڕێکخراوەمان تێکەڵ کرد لێژنەی هاوانگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتمان پێکێنە و ئەوە بۆ ئەوەی کە بتوانین هاودەنگتر ڕێکخراوتر و متحدتر بتوانین دەنگی لاوان بگوێزینەوە بۆ ڕێکخراوە نێونەتەوەیەکان و بۆ ئەوەی کە ئەو زڵمانە ئەو ناحەقیانە کە بەرامبەر بە لاوانی ڕۆژهەڵات دەکرێت بتوانین لە سەتی بینەرمەلی یا لە ڕێکخراوە نێونەتەوەیەکانە مەترەحی بکەین. خب هەرچەند ئاماژەوە بڕێ چالاکی خۆدان کردین وەلی ئەگە بتوانین دیاریتر ئاماژەوە پێ بکەین ئەوانەی کە قەبڵەن بێهویست وەلی چه پرۆژەی گەڕا داهاتوو دێنین چه چالاکی دەتوان ئەنجام بێت دیارە کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات بە پەیوەندیگرتن لەگەڵ لاوانی ناو و دەرەوەی وڵات چەندین سمینار و کۆبوونەوەی لە بەردەسا بوو بەهۆی ئەو هۆکارە تایبەتیانە کە لە باشوورە ئەم بارودۆخەی ئیستا کە پێش هاتووە نەمانتوانی ماوەیەک بەڕێوەی بین بەڵام پرۆسەیە کە ها بەدەستمانەوە ئەلبەتە ئەمە شتێکی زۆر مێژوویە و من بە ئەبوایە کە ڕێکخراوەکانی تریش بە حکومیەوەی کە ئەندامی لێژنەی هەوانگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتین پێم خۆش و کەوانش بەشدار بن بەڵام بە هەندێک هۆکاری تایبەت کە ئیسان بارودۆخایە نەیانتوانی بن بە ئیزن وەرگرتن لەوان بەشێکی کورد لە پرۆژەکە ئەڵێم ئەویش هاودەنگکردن و هاوانگیکردن زۆرتری حزبەکانە و ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگەڵ زۆربەی لایەنەکانی حزبەکانە قسەمان کردەوە موافقەتیان کردووە لەسەری و کەمێک تاخیر کەوتووە دوا کەوتووە بەهۆی ئەو بارودۆخە تایبەتەوە بەڵام بەشێکی کورتی ئەتوانم بڵێم چون بەڕاستی تایبەتەوە پرۆژە ناتوانم هەمووی باس بکەم
کارێکی زۆر زۆر تایبەتە کە لە داهاتوێکی زۆر نزیکا دەسەکەین بە چالاکیەکانمان چەندین کۆڕ و سمیناری تایبەتمان هەیە لەسەر بارودۆخی لاوان کە لە داهاتوێکی زۆر نزیکە گەرەکمانە بەڕێوەی ببین و بەرنامەیەکی تایبەتی لاوانیشە کە لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە لە هیوادارین لە چەند ڕۆژی داهاتوو یا هەفتەکانی داهاتوودا دەست بەکار بێت و هەندێک ئامادەکاریمان بۆ کردووە و لە داهاتوێکی نزیکە دەست بەکارە بین ئەویش ئەبێت بە دەنگ و ڕەنگی لاوانی ڕۆژهەڵات و لەویەوە ئەبێت بە پردێکی پەیوەندی ئێمە و زۆرتری لاوانی ڕۆژهەڵات لەناوە سەرکەفتی بن یەک جارتر بە شێوازێتر بینە هاوکاریەک بەڵێ لێرەوە خااترێکم حاڵە هەواگە بگوڕنیم موسیقی و بەشە هۆنەری وەگەردێکەوە ئەگەر ڕازی بن گوشکردیم و دوایەوە درێژەوە باسەکەمان بێن بینەری لە عزیزە بەنامەی هەنار لێرە بەشە هۆنەری و موسیقی بەنامەی هەنار وەگەردێک و تەماشاکەیم و گوشکردیم دوایەوە لەگەردە کاک ئەمینە قادری درێژەوە باسەکەمان دێن
ئەوانەی کە ئەلان وەگەردمان هاوڕین لە گەردی بەرنامە هایمە خدمەتە وەرپەرسە کۆمەڵەی لاوانە ڕۆژهەڵات کاک ئەمینە قادری. کاک ئەمین دروستە دووریم لە ئەو بەشە لە کوردستان کە خۆمان لە دایک میمنە وەلێ وە هەرحاڵ فکر بکەم هەڵە نیەچم کە دامەزرانە ڕێکخراوە لە ئەساس و ئەرا کوردی لە ڕۆژهەڵاتە کوردستان لە ناوەگەیشی و دیارە وەلی وەخاترە وەزە سیاسی و بارودۆخە سیاسی خۆ کەسی ناتوانێت ئەگەریش بکرێت وەلی خۆ ئاشکرا ناتوانێت پەیوەندی ڕاستەوخۆ لەگەر ڕێکخراوەکەدان داشت شێوازەی لە کارکردنی وە لەگەردە کوردی لە ڕۆژهەڵات ئەوانەی کە هانە ناوخۆ یا یارمەتیدانیان چجووریە وە چه شێوازی توانین کۆمەکیان بکەین ئەوەی کە ئیستا لە سەراسەر دنیا لە تەواو دنیا بۆ بە پردێکی پەیوەندی لەگەڵ کەسەکان لەگەڵ یەکترا ئێمەش کەڵکمان لێ وەرگرتووەوە وەکو هەموو ڕێکخراوەکانی ترەوە هەموو کەسایەتیەکانی تر ئێمە فەیسبووکی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵاتمان هەیە کە لەوێ ڕاوبۆچوونەکانی خۆمان ڕاگەیاندەکانی خۆمان لەوێ بڵاوەکەینەوە ئەو کەسانەی کە لە ناوەوەن و ئەندامانی ئێمە لە ناوە لە ڕێگەی ئەو فەیسبووکە و لە ڕێگەی ئیمێلێکە کە لە فەیسبووکەکە مەترحکراوە لەوێ پەیوەندیەگرن لەگەڵ ئێمەوە زۆربەی پەیوەندەکانی ئێمە لەگەڵ ئەوانە تایسە بەو شێوە بووە بودی پرسیارە ئەلبەت بود پرسیارە بکەم وەلی خودی بەسگی وێ وەدری جوابەکە چێ بشین خۆدان زانین لە ناو ئێران و بەشێکیشی کە بوو لە کوردستان و ڕۆژهەڵات هێمایە لەگەز جورە مەسەڵەن مادە هوشبەرێت یا مەواد مخەدر یا کیشەی لە کۆمەڵایەتی خۆدسوزی ئەفسردگی لە جوانێل یانە حتمما هاوڕای من وەگەردێک کە یەکی لە گرفتاری لە فرەفرە گەورای ئێرانە و ڕۆژهەڵاتیش قەتەن ڕۆژهەڵاتی کوردستان ئایا هیچ پرۆژەی دێنین هیچ بەرنامەی دێنین لە ڕێی لە جوورای جوور فکری گەڕایی کارە بکەین و ئێوەش بەشدار بین لە هەلکردنی مۆزەلەیلە ئێمە پێشتر لە ڕێکخراوەکەمانە چەندین سمینارمان بەڕێوە بردووەوە ئەو سمینارانمانە لە ڕێگەی شاشەی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە بە داوەتکردنی کەسانی پسپۆڕ و زانا لەو بابەتە هەم لێکۆڵینەوەیەکی کارناسی لەسەر مادە هۆشبەرەکان کاریگەریەکانیان هەم لەسەر کەسایەتەکان لەباری ڕەوانی و لەباری جەستەییۆ کارمان کردەوە و ئەوانمانە گواستۆتەوە بۆ لاوانی ڕۆژهەڵات وە لە ڕێگەی ئەو فەیسبووکی شۆکە باسم کرد چەندین وتاری تایبەت لەسەر ئەوانەوە هەروەها چەندین ڕاگەیاندنی تر چەندین ئاگاداری و ئاگاسازی لاوان لە ناوە توانیمانە لە ڕێگە جۆرە جۆرەکانەوە بگوێزینەوە و ئەوەش یەکێک لە ئەرکە سەرەتاییەکانی خۆمانە هەم وەکو کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات کە باسمان کردووە لە کۆڕ و کۆبوونەوە و سمینارەکانی تایبەت و کۆنفرانسەکانی هەر چوار پارچە ئێمە وەکو ژینۆسایدێک وەکو ئەنفالی سپی ناساندومانە و ئەوە شتێوە کە ئێمە بە شێوەی ئەنفالی سپی سیرمان کردووە خب بیناری لە عزیزمان لێرە وەخاترە فرەتر کۆمەک و یارمەتی ئێوە کە بتوێنن پەیوەندی فرەتر وەگەردە کۆمەڵی لاوانە ڕۆژهەڵات داشتین ئادرسە فەیسبووک و جیمیل دێرینیا چ شتێتە جیمیل و فەیسبووکە کۆمەڵی لاوانە ڕۆژهەڵات لە خوارە شاشەکاندا نووسریاز توانین یادداشتی بکەن و ئەگەر پێشنیارەی لێک یا کارەی لێک یا ئەو چ شتێکەوە پێویستی زانین و لەگەردی ڕێکخراوە پەیوەندی داشتین یادداشتی بکەین و ارتباطە فرەترێک وەگەردە ئی ڕێکخراوە داشتین جورە یەکی لە پرسیاری لە کە وە زەروری زانستمە لە خدمەتتان بێشمێ سێ کۆنفرانسە لاوانە هەر چوار پارچەی کوردستان وە ڕێو چێتالان کۆنفرانسە چوارەمیش خریادە سەرشانە کوردەی لە ڕۆژهەڵات و ڕێکخراوەی لە ڕۆژهەڵات و کوردستان ئایا هۆکاری داشت کە وە ڕێو نەچی کۆنفرانسەکە قەرار نییە بڕیار نییە کە بەڕێوە نەچێت و لە داهاتوویەکی نزیک یا دوورە بەڕێوە چێت چەندانە هۆکار بوو یەکێک لە هۆکارە سەرەتاییەکانەوەسە کە بەداخۆ کوردستانی ڕۆژهەڵات ئازاد نەبووە و ئیسش لەژێر
دەستی داگیر کردایەوە ئێمە نەمانتوانی لەوێ کۆنفرانسەکە بەڕێوە بین. هاتینە سەرەوەی کە تەنیا پارچەیەکە ئازاد کراوە لە هەر چوار پارچەکە باشوورەوە پێشتریش ئەو سێ کۆنفرانسە و ئەو دوو کۆنفرانس لێرە بەرگوزار بووە و بەڕێوە چووە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات کۆبوونەوەی چڕۆپڕمان کرد لەسەر ئەوە هەروە کە باسم کرد ئێمە سەرەتا کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتمان بەڕێوە برد بۆ ئەوەی کە گشتمان هاودەنگ بین، دواتر کە ئەو لێژنەی هەواڵانگیمانە پێکێنا لە هەموو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات دانیشتین لەگەڵ ڕێکخراوەکانی لاوانی ئەو پارچەکانی تریش قسەمان کرد. هەندێک کەم تەرخەمی بوو لەلایەن ڕێکخراوەکانی باشوورەوە بەداخۆ کە ئەوان ئەبوایە هەرچەند ئێمە قرار بوو کە بەڕێوە بەربین بەڵام لە ئەساسا بە میوانداری ئەوان یانە لە خاک لە باشوورە بەڕێوە چوو. کەم تەرخەمیە لەلایەن ئەوانەوە بوو، ئێمەش ئەو کەم تەرخەمیمانە بەڕاستی پێ ناخۆش بوو و هەندێکی لایەنەکانی تریش گەرەکیان بوو کە خۆیان بسەپێن زاڵکەن بەسەر کۆنفرانسەکە کە ئەمەل بە هیچ جۆرە لەلایەن لاوانەوە بەتایبەت لاوانی ڕۆژهەڵاتەوە قبوڵ نەکرا و ئەوە هۆکارێک بوو کە ئەوان نەیانتوانی لێژنەی خۆیان لێژنەی بەڕێوەبەری باکوور بناسیێن بە ئێمە و ئەوە هۆکاری سەرەتایی دواکەوتنی کۆنفرانس بووە. بڕیار نییە کە کۆنفرانسەکە بەڕێوە نەچێت لە داهاتوویەکی نزیکا هیوادارین کە بارودۆخی باشوور بە شێوەیەکی باش سەرنجامی بگات بە شێوەیەکی باش وە ئێمە بتوانین لە باشوور بەڕێوە بین. نیوت ئاواتە خوازیە بین من کە لە ڕۆژهەڵات و کوردستان وەڕێوە بچوت. وەڵات دەیتر ئەوە هەڵە گەڕێتەوە بۆ ئەوەی کە شاید زۆرتر کاری بە هیوادارین کە لە ڕۆژهەڵات بەڕێوچە بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە باسی ئەومانە کرد کە کۆنفرانسی چوار بە زووترین کات ببەسین کە بچین بەرەو کنگرەی لاوانی ڕۆژهەڵات یەکەم کنگرەی لاوانی هەر چوار پارچە و هیوادارین کە دوای ئازادکردنی ڕۆژهەڵات ئێمە بتوانین کنگرەکەمان لەوێ بەستین نە کۆنفرانس. فەرسەی لەشوێن ئارزوکردن بەس جوانان ئەیب نیست و خاطر یەوەتم شایدی ئارزوشە داشتی. لێ ڕۆژەی لەولەی مانگەی لە کورد ئاخرە مۆزوعی درێن وەسمە داعش کەسێریش کەلان درێنی بەنامە تەماشاکان گەنج بود لاو بود جوان بود هەرچی ئیسم بیلیم هەر لە ئیلامە و لە ئەیوانە و لە دەڕەشارە و وەرە و لۆرستان بچوو وەرە و کرماشان گێڵان تا بچی وەرەوبان سنە و مەریوان و مەهابا تا هەت ڕەسیدە ئورومیە کەسێک درێنی بەنامە تەماشاکان هەر کەسی ژەڕا خۆی یە سری باوەڕی لە شەخسی ڕا خۆی دێت ئەرە ئەوانەیە کە چەند تەشویق کردیان لە ڕێی کاناڵی جوورە دەرن تەشویق کردیان کە بچن ئەرا یارمەتی عێراق دژوە داعش شار بکەن یا ئسمی هێلنە شەڕشی ئەو سونی و هانیاندان کە بچن جام بکەن لەو ناوچەیە و ئەراوانێکیش کە هان دەریان کە بچن هاوڕێ و ڕەفیق داعش بوون و جان وەگەردە حکوومەتە عێراق و وەگەردە کوردستانەوە بکەن قسەی دەرین جوورە جوان کە ئەو جوانەی لە هاوتەمەنە خۆدانە بشنەفن. سرەتا ئەبێ بزانین کە ئەو ڕێکخراوە تەرۆریستیانەوە و کەسانی کە خەریکن ئەو لاوانە هان ئەدەن چیان هەیە بۆ لاوان ئەوەی کە کەسانێک هان ئەدەن کە بڕۆن بە دژی داعش شەڕ بکەن و بۆ یارمەتی حکوومەتی عێراق دیارە بیرۆکەیەکی توندە ئاژۆی شیعەگەریە کە بەداخۆ لە هەنێ ناوچە هەیە و قبوڵ نەکردنی هیچ لایەنێک ئەوەی کە ئەمە ئێستا بین حکوومەتێکی داخراو کە تەنیا دەستکەوتی بۆ لاوان لە ئێران سەختگیریکردن بۆ ڕۆشتن بۆ زانکۆکان سەختگیریکردن بۆ دابینکردنی کار بۆ بژێوی ژیان و ئەو کێشە کۆمەڵایەتیانە کە لە ئێرانە یەخەی لاوانی گرتووە ئەمە دەستکەوتی ئەو کەسانەسە کە بۆ لاوان کە هانیانەدەن کە بچن لە بەرەکانی شەڕی حکوومەتی عێراقا بەشداری بکەن بۆ کۆی کە پاراستن بە بیانوی پاراستنی هەندێ شتۆکە ئەوە حکوومەتێکی تونداژۆی شیعە ئەوانەیش کە هانیانەدەن بۆ حکوومەتێکی تونداژۆی سنی لە بەرەیەکی ترا بۆ ئەوەی کە بێنە ناو ڕیزەکانی داعش دەستکەوتەکانی ئەوانیش جیا لە کوشت و کوشتار و جیا لە حکوومەتێکی توندڕە و تونداژۆی
سنی کە ئێمە بینی نمونونەکەی لەوە بۆ لاوان هیچ شتێکی تر نییە هیچ جیا لە کوشتن هیچ شتێکی تر نییە هیچ لایەکیان بۆیە ئێمە وەکو خۆم و وەکو هەم بەرپرسی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات پەیامێک کە هەسم بۆیان ئەوەیە کە هەوڵ بن ئەو تونداژۆیانە ئەو تونندڕەویانە کەم بکەنەوە بەشداری بە ئاگاییەکی زۆرتر و لاوان بە ئاگا بێنەوە بەشداری هیچ لایەنێکیان نەکەن و زۆرتر هەوڵ بن کە لە ناو وڵاتی ئێمە لە ناو لاوانی ئێمە زۆرتر قبوڵکردنی یەکتر ژیانێکی باشتر ژیانێکی ئاسوودەتر و پێشکەوتوتر بۆ لاوان دەستەبەر بکەن لە بریەوەی کە بکەونە شوێن تند ئاژۆیەکی دینی مەذهبی کە هیچ دەستکەوتێکی نابێ بۆیە دەستخۆش بوون من پرسیار و کۆتاییم بێ ئەگە قسەی دێنن وەلی کۆڵ و کۆڵبەر باسی نەکردوم زۆر سپاستان دەکەم هیوام سەرکەوتنتانە بۆ بەرنامەکەتان بەرنامەیەکی ڕازاوە و سەرکەوتوو بووە و هیوادارم کە سەرکەوتوتر بن و ئەوەی کە بۆ لاوان بە تایبەتی و بۆ کوردستان بە گشتی لە دەستان دێت هیوادارم بە باشترین شێوە بیگوێزنەوە کێشە کۆمەڵایەتیانە کە هەیە لە ناو کۆمەڵگامانە زۆرتر لاوان بە ئاگا بێنەوە کە ئاگاداری ماف و داخوازیەکانی خۆیان دەستخۆش لەگەر یەکە 12 ئاگۆست و گشت جوانەی لە کوردستان لە خوار کوردستان و هەتا بەشە سەرووی کوردستان لە هەر شوێنێک لە هەر کام لە شارەی لە کوردستان و لادیەی لە کوردستان هەن ژیان پیرۆزبایی لە خزمەتتانیشەم و ئومیدوارم جوان و تەواومەعنا لە کوردستان و ڕۆژهەڵات سەرزنێ بوون و سەرکەفتەی بوون لە قوناغی لە ژیانە خۆیان کاک ئەمینە قادری وەڕیکەم و لەگەرد ناوبڕی تێمە خزمەتتان هاوڕێ لە ئەزیزە بەرنامەی هەنار ڕاستیم مەسە کوتایی بەرنامەگە ئەڕایەکی یە جارەتەراک دڵنیابی من لە کوتایی بەرنامەگەەوە ئەو چشتێک کە داوا لە لیدان کردیم جیمیل بەرنامەی هەنار لەگەردە فەیسبوک بەرنامەگە لە خوارە شاشەی تەلەڤیزیۆنەکاندا نووسریاس داوا لە لیدان کەم پەیوەندی خۆدان وەگەردی بەرنامە داشتوین دڵخۆشمان بکەین وەیە کە بتوانین درێژە فرەتر بین وەی بەرنامە و هەست یە بکەین ئەساسی یە داشتوی من کە ئی بەرنامە لە لای ئیوە لایەنگرەی لە خۆی دەرێت و تەماشاکارە ڕاخۆی دەرێت لەگەردیێشە دوارە جیمیل و فەیسبوکە کۆمەڵەی لاوانە ڕۆژهەڵات لە خوارە شاشەی تەلەڤیزیۆنەکاندا تکراری بکەین و نووسریاسانان یاداشتی بکەین ئەڕایەکە بتوانین پەیوەندی ڕاستەوخۆ لەگەردە کۆمەڵەی لاوانە ڕۆژهەڵات داشتوین و ئەو داخوازیێک کە دێرین یا پێشنیارێک یا یە سری هەواڵ و مۆزوعێک کە هەس و لازمی زانین وەگەردی ڕێکخراوە داشتوین یاداشتی بکەین و پەیوەندی خۆدان گەرم و گۆرتر بکەین وەگەردەی ڕێکخراوە هەفتەی بانان و لەگەرد بەرنامەی تر تێمە خزمەتتان و لێرە تا هەفتەی ترێک منیش نەخۆش و ماڵدان ئاوا بوو.